سڵاوتان لێبێت مایکی پەیامی ئەمجارم لەسەر ئەو کێشە و قەیرانە بەردەوامانەی هەرێمی کوردستانە لە سایە حکومەتی ماوەبەستە هەرێمی کوردستانەوە کە ڕۆژانە و مانگانە گرفتەکانی موچە و غاز و سوتەمەنی و بەنزین و چەندین گرفتی دیکە کە لەسەر هەمویانە موچەیە یەخی هاوڵاتیان و فەرمانبەران و موچە خۆران دەگرێت دەچمە لای هاوڵاتیان دەپرسم کێ بەرپرسیاری یەکەمە لە خراپی و بوونی ئەم قەیرانە زۆرە لە هەرێمی کوردستان و چارەسەر نەکردنی حکومت ئیشی چییە ئەگەر بێت و ئەم قەیرانانە چارەسەر نەکا کە لە ئێستادا من لە قەزای دەربەندیخانم لە نزیک وێزگەی کار و ئاوی دەربەندیخان کە تایبەتە بە بەرهێنانی کارەبا سەر ڕایبوونی ئەم وێزگەی کارەبایانە سەر ڕایبوونی ئەم سامانە باشی ئاو کۆگاکردنی بەڵام هێشتا نەماتوانیوە کارەبایەکی باش دابین بکەین لە ئەگەی دابینکردنیشی ئەوە دراوە بە کەتی تایبەت و بە پارەیەکی زۆر لەسەر شان و گیرفانی هاوڵاتیان دەوەستێت لەگەڵ مادابن زانین دانیشتوانی دەربەندیخان و هاوڵاتیان و چیر و چۆشەکان لەسەر قەیرانەکان چی دەڵێت لەگەڵمان جەناب وەکو هەم هاوڵاتی خۆم دانیشتوویەکی پارێزگای سلێمانی پێم خۆشە باسێک لە هەم سەروەتە سروشتەکەی ئەم وڵاتە ئەم میلەتە بکەین کە ئەلحەمدولیلا خی گەورە بە نمونە ئەم ساڵ بارانێکی باشی بۆ بارانی سوپاس بۆخەوە بەنداوەکان وەکۆڵێ هاژەیەت کە بەرەدرێتەوە دەرگاکانی کراونەتەوەش بەهۆی ئەلحەمدولیلا سامانێکی باش ئەو کۆگا کراوە لە هەمان کاتا لە پشتەوە کارگەی وێزەی کار و ئاوی دەربەندیخانێکی کارەبا بەرهەمێنێ با لەمەوە دەست پێ بکەین ئێمە خاوەنی ئەم سامانە ئاوی خاوەنی ئەم وێزگانی بۆچی تا ئێستا نەمانتوانێت بەڕاستی گرفتی کارەبا بنە بڕکەیت و کاتێکیش ئەکرێ بە بچوا کاتژمێری بەڕاستی بە نرخێک بێ گیرفانی خەڵک و هاوڵاتی وەری هەڵی گرێ و وەری بێ لەخوا بەزیابێت ئێمە کوردستان نەک هەر بە سەرچاوی ئاو سەرچاوی کشت و کاڵیمان زۆر بڵێن ئەوش کە لە ئاوە خۆی بینێتەوەە سەرچاوی مەوادی خاممان لە ناو ژێر زەمینەکانە شاخەکانە زۆرە من چکە شارەزای کوردستانم بە تایبەتی شاخی ئاسنمان هەیە لە پێنجوین ئێرە ئەم سەروەتی ئاوەمان هەیە ئەتوانرێ بۆ ڕاوەماسی بۆ کارەبا بۆ ڕووناکردنەوە بۆ گەشتیاری خەڵک کە کاتەکانی لێ بەرێتە سەر ئێمە داوا لە بەرپرسانەکەین لایەنی پەیوەندیدارەکەین کە بتوانێت سوود لەم سەروەتە جوانە بێنێ بە ئاوە بە هەدەر نەچێت بە فیرۆن نەچێت بتوانێت کەرتی گەشتیاری بڵێن حکومی بکاتەوانێت نەک بە تایبەتەکان ئەگەر تایبەتەکان بتوانێت دامێکی وایە بکە کە هەم ئەوان ئیسفادە بکەن هەم خەڵکیش بتوانێت بێتە ناو کایەکەوانێ و کاتی ژیانی خۆی بەسەر بێت و ئەم نمونە جوانانە ئەم بەخشندانە کە خی گەورە پێشای سوودی لێبینێت زەوقی لێبێنێت خۆشی لێبینێت جەناب بوو بە ڕاشکایی ئەم پرسیارە پێم خۆشە وەڵام بیتەوە لەوەی کە ئێمە هەر گرفتەکەشمان کارەبا نییە غازەکەیە ماوەیە هەیە ماوەیە نەما بەنزینەکەیە جای وایە نرخەکەی ئەفرێ و ئەڵێ بە 6 مانگ نایەتە خوارەوە لەو لاوە موچەکەیە تا دوومان بەسەرێکۆ بە ڕێگوپێکی وەرەگی 3 مانگ دووە ئەکەوێ بەڕاستی ئەم قەیرانانە لە ئەستۆی حکومەت نییە لە ئەستۆی حکومەتە پێویستە بە خۆیان بچێتەوەوانێ ینی با بەزەی بە خەڵکا بێتەوە بە تایبەتی موچەخۆر من ئەگەر بێتە مەسلەی شخصی خۆم موچەخۆر 42 ساڵ مامۆسا بووم ئێستا خاننشینم موچەیەکی کەمم هەیە لا یازال ئەو کچەم کە خوێندکارە سێ چواریش کەم ئەوانە کۆتاییان تەواو کردووە بەڵام من هەر پێویستم پێەتی با بە خۆیان بچێتەوانێ قەیچێکە ژیانمان خۆشکات سوود لەم سەرچاوانە بینین و هەروەها ڕێگەی گەشتیاری بۆ خەڵکی بکاتەوانێ ڕێگاوبانمان بۆ چاکە بۆ سەلامەتی خەڵکی پارێزێ زیاتر لەم شوێنانە ینی ئێمە پێویستمان بە ژیانە پێویستمان بە شوێنێکە کە تۆزێت دەردی دڵی ژیانی خۆمان ساڕێژکەین برینی خۆمان ساڕێژکەین یعنی ئێمە هەر لە یادمە لە کۆنەوانەیە نزیکەی لە ساڵانی شەسەکانەوە لە دایک ژیانمان هەر ئەوە بە ناڕەحەتی بوو بۆ تۆزێک بۆمان خۆش نەکرێ بە ئاخری پیریمانەوانەیە یا بە ئاخری ئەم هەموو جەنگە و ناخۆشی کە بەسەرمان هاتووە ئەم قەیرانی بێغازی و کارەبایی و بێنەوتی هەتا کە ئێمە پێوی بناڵێنین خۆمان سەرچاوی هەموو شتێکشین پێویست ناکە لەم لەولاوە بیهێنین جنابوو هۆکاری ئەم قەیرانانە بە حکومەت و کەفتەرخەمی حکومەت بێگومان لە 1990 حکومەتی بەرپرسە من پێشیان ناڵێم حکومەت لە بەڕاشکایی پێدان ئەڵێم پێیان ئەڵێم دەسەڵات حکومەت یعنی پارە یعنی خزمەتگوزاری یعنی هەموو شتێک بۆ ژیانی خەڵک دابین بکە نەک بۆ جیفانی خۆی لە ژێر پەردەوانەیە خۆی بشارێتەوانێ و ئێمە ئیسفادەی لێ نەکەین چۆن بۆ خۆی پێی خۆشە بۆ مناڵی خۆی پێی خۆشە بۆ ئێمە ژەبێ ئەوە پێی خۆش بێ ژیان بەرینە سەر
چیمان فەرقە لەگەڵەوە مسلمانین کوردین خەڵکی ڕادەکەین مەئەساتمان بەسەر هاتووە لە ڕاکردن لە کوشتن لە بڕین ئەمانە هەمووی ما بەسەر هاتوو بۆ تۆ برینوا ساڕێژ نەبێت یعنی بەڕێی من و بەڕێی هەموو خەڵکێک لە وڵاتە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا خەڵکی شیا و لە شوێنی شیاوانە اینجا دوای ئەوەش گەنەڵی بڕین بەڕاستی ئەگەر بمانەوە نەمانەوێ باڵێکی کێشا بەسەر ئەم وڵاتە هەموو جونگەکانە و هیواداریشین ئەوانەی کەوا خۆیان بە بەرپرسیار لەم وڵاتە ئازانن و بەرپرسیار لەم خاک و ئاوا ئازانن بتوانن هۆشێک بکەنەوە بتوانن کە هەوڵ بن ئەم وڵاتە تۆزێ بەرەو پێش بەرن هیوا بگەڕێنەوە بۆ گەنجی ئەم وڵاتە بۆ داهاتووی ئەم وڵاتە بەڵامە کوشتێکمان لەبیر چوو پێشەکی من حەزمە کرد ئەوەم بووتایە ئێمە ئەبێ سوپاس و ستایشی خوای گەورە بکەین بۆ ئەم ڕەحمەتەی کەوا ڕژانی بەسەر ئەم خاک و دەشت و شاخی ئەم وڵاتە ئەم دیمەنە جوانەش بەرهەمی ئەو ڕەحمەتەیە یەکێک لەو سێکتەرانی ئەکە ئەوێ لەگەڵ جنابتە باسیکەم بابەتی کارەبایەکی لە خزمەت گوزاریەکان باشە دەربەندیخان خاوەنی ئەم وێزگەی بەرهەمێنانی کارەبایە کە کار و ئاویە واتە بە ئاو کارەبا بەرهەمێنێ بەڵام ببینین چەند سەعاتی کەم دەربەندیخان کارەبای هەیە ئەم بێ خزمەت گوزاری دیسانەمان گەڕێنێتەوە بۆ خاڵی سەرەتایی کە باسمان کرد ئاماژەمان پێ تەماشاکەی ئەم شارە بەڕاستی خاوەنی ئەم پرۆژە گەورەیە خاوەنی ئەم بربەستەیە بەڵام خەڵک و دانیشتوانی ئەم شارە زۆر بێبەشن لە خزمەت گوزاریەکان هەر بێبەشن لە ئاویش بۆ چەند ساڵێکیش لەبەوە پێش لە پاڵی ئەم بڵێن ئاوا و لە پاڵی ئەم بەحرا و لە پاڵی ئەم سیروانە خەڵک بێ ئاو بوو خەڵک بەدەستی بێ ئاوی وای ناڵا ئەمەش شۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاماژەمان پێکرد ئێسەش پێم وایە کارەباش بەڵێ کارەبایش وەکو پێویست نییە وەکو پێویست نیە تەماشاکەی کاسبکاران و خەڵکانێکی زۆر ژیانە لەسەر کارەباڕە بەس کارەبانیە بابەتێکی تریشمانێ سوتەمەنیە سوتەمەنیشمان وەکو پێویست نییە ڕۆژێ غاز هەر نامێنێ ڕۆژەڵێنەوە ئەوان لەسەر هەمویانەوە ئەم وڵاتە بەڕاستی ئەگەر یعنی هەتا پرسیار لە مناڵێکیش بکە ئازانەیە ئەم لەو لاوە بۆسێ زۆرە شتەکان زۆر کەڵەکە بوون زۆر کە بەڕاستی بە حکومەتێکی بەرمانە حکومەت نیمانە وەڵاهی حکومەت خەڵکی باشی تیا بە هەموو تەڕوشک پێکەوە نەسووتێنین لەوە چێ خەڵکی بە ئەمەک و خەڵکی زۆر باش مامێ بەس ڕێگە نادەن وەکوی کە ئاماژەم بۆ کرد خەڵکی شیا و لە ژوێنی شیاوا بێ جێگەی ئیتر هیواداریشین ئەو کەسانی کەوا جارێکی تر خۆیان بەڕێوبەری ئەم وڵاتن ئەم وڵاتە بەڕێوە بن بوار بن بە خەڵکی شیا و لە جێی شیاوەداانێ خەڵکی کارامە و لێ هاتوومان زۆرە بەڕاستی سوپاس بۆ هاتنتان سەرکەوتن بۆ کەناڵەکەتان بەڕاستی کەناڵەکەشتان پێم وایە لەبەرەی خەڵکایە لەبەرەی ئازار و ناخۆشی خەڵکایە هیوادارم هەر بەردەوامە کارەباکەتان وەکو پێویست نییە کێ بە بەرپرسیارەزان لەم دۆخە وڵا قوربان وەکو بەرپرسیارەتی خۆگومانیتیانێ ئەمە هەموو شتێک ئەبێ حکومەت بەرپرسیار بێ لە دابینکردنی ئاو لە دابینکردنی کارەبا لە دابینکردنی هەموو پێداویستەکانی هەموو وڵات بەڵامی تر لە ڕاستیە کۆمەڵێک بڵێن قەیران و ناڕەحەتی و شەڕ و ئاژاوش ڕوویکرێ وڵاتەکەمان بەڵام تر ئێمەش داواکەین لە حکومەتەکەمان ئەبێ میلەت بە کوڕی بزانێ خۆی بزانێ داوای لەکەین ئەوەی لە توانایەتی ئەوەی ئەتوانێت بۆ خەڵکەکەی خۆی بکە طبعاً بەس خەڵکەکەی خۆی فریای هینەکەوێ حکومەتەکە لە هەموو تەنگانەکە خەڵک لەگەڵ حکومەتە داواکارین ئینشاءالله ئەوەی لە توانایەتی بیکات هەرچی باشە بۆ خەڵکەکەی خۆی بکە خەڵکەکەی خۆشی گومانی تیان نییە هەر هەموو شتێکی چاڕێ بەس لە حکومەتەکرێت
بینی ئێستا خزمەت گوزاری سەرەتاییەکانی بەڕاستی غازە قەیرانە بەنزینە نرخی بەرزە بێتەوە کارەباکەیە ئەوە تا ئێمە لە نزیک وێتری کار و ئاوی دەربەندیخان کارەبای نییە یعنی بەڕاستی موچە وەکو پێویست نییە یعنی بەڕاستی حکومەت دەبێ بەم شێوەیە بێ حکومەتداری ئاواکرێ نەوەڵا گومانیتیان نییە حکومەتداری ئەبێ حکومەتێک بێت ئەوەی پێداویستی خەڵکەکەی بێ هەمووی دڵخۆش بکە لە ڕووی ئاوە لە ڕووی کارەباوە لە ڕووی لە موچەوە بەڵام بتەوێتەوێ کەم تەرخەمی هەیە ئەوەی کەوا تۆ چاوەڕێ بکەی یعنی بۆمە هەوت لە ڕێ موچەوە هەم لە ڕێی ئاو لە ڕووی هەمە لە شای دەرمەنیخانە جاری وهەیە بزەبت لە هاوینانە 4 ڕۆژە راوتێت ئەی معقول نییە ئینسان یعنی تۆ لە شارەکبی ساحێبی دوو بەنداوێ 4 ڕۆژارە ئەو بێتەوە تو ئەگەرەکو حکومەتێکی خەمخۆری میلەتەکە بی ئەبێ پێش هەموو شتێک هەموو پێداویستەکانی خەڵکەکە دابین بکەی خەڵکیش ئەو کاتێ بەدلوو بەگیان لەگەڵتایە کاتە تۆ پێ دوای ئێستا خەڵک بەدلوو بە گیان لەگەڵام حکومەتانی لە بەرەوەی بەم شێوەیە مامەڵەکە تقریبا نەخێ نەوەڵە خەڵک کاتێکە لەگەڵیەتی تەواو یعنی هەموو پێداویستەکانی بۆ دابین کات کە هەموو پێداویستەکانی بۆ دابین کرد ئەو کاتە خەڵک حکومەتەکە بە حکومەتی خۆی زانێ و دوای ئامادەیە هەموو کەسێک لە پێناوی ئەم وڵاتە جوانە و ئەم شارە جوانە هەمووی گیانی خۆی بەخت بکات ئێستا لیا تۆ گەر حکومەتیشمان نەبێ هەروابێ یعنی حکومەت بوو نەبوونی چێکە تۆ هیچ خزمە گوزارێکی سەرەتایی وەڵاهی لە ڕووی ئەمنێت و ئەلحەمدوللا حکومەتێکی باشە یعنی ئەمنێتی هەرێمی کوردستان لە شوێنانی تر زۆر باشە بەڵام لە ڕووی خزمەت گوزاریوە لەگەڵ تامنە وەڵا هیچ نییە و یعنی ئەوە نییە کەوا خەڵک چاوەڕێکات سەرەتا سپاسی کەناڵەکەتانەکەم ئەو مەوزوعی کە تۆ ژواندت و باسی ئەەکەی مەسلەی سوتەمەنی و مەسلەی ئەم ئەو کارەبا و بێغازیەکە ئیسا وڵاتەکەمانی گرت و تۆ جارە پێش هەمووشتە هەر وڵاتی ئێمە هەرێمی کوردستانی نەگرت و تێگرای وڵاتانی هەموو جیهان ئیمڕۆ لە ڕووی سوتەمەنی و لە ڕووی قات و قڕوی لە ڕووی هەندێشتۆ ڕووی تێکردووە ئێمەش بێبەری نینەوە بەڵام بتەوێنێتێ حکوومەتی هەرێمی کوردستان مقەسیرە بەرامبەر بە ئەو قەزەیەکە ڕووی داوە ئەوە احتیاتی خۆی کورا ئەوە لەو ڕۆوە هیچ نوێ ئامارەکانی خۆی احتیاتێکی ئەوەی بکراوەکەوە ئەو میلەتە وای پێنێ ئێستاژ نەڕۆی بڕۆ ئەتوانێت بی لەوە بکات و زیاتر پەرۆشی میلەتەکەی بێ بەڵام دیارەم حکوومەتە کەم تەرخەمە گوێ لێ نییە و زۆر ئەتیادێ بۆ لایەوە وڵاتەکەمان لەوە خراوتریشی پێ بێ ئومێدەوارم ئەم حکوومەتە ئیتر نەخەوێ بیل لەوە بکاتەوە کەوا هەموو وڵاتانی دراوسێمان چاوی لێمانە ئەیانوی ئەم وڵاتە کەوا ئیسیقرارێکمانی ئەو شە نەمێنێ والحاسب وەزعەکە زۆر بەرەو خراپترە ڕوا بەرەو باشی ناڕوە ئینشەڵا بەرەو باشی ڕا بەڵام یەک بابەتی دیکەم هەیە کامێ لەگەڵ جناب باسی کەم ئەویش ئەوەیە موچە یعنی بەڕاستی سەرەتاییترین مافی ئەم خەڵکە موچەیە ئەبێ هەر باس نەکرێت کەچی ئێستا وای لاتەوە گەرمانێک لە کاتی خۆیان وەریگرین پێمان سەیرە ئەمە کێ بە بەرپرسیارە زانی ئەمە کەم تەرخەمی حکومەت نییە موچە لە ساڵی 2014 تاوی ساتە ساڵ لە دوای سوال خراپتر بووە باشتر نەبوو پارەمان و خۆزگەمان بە ئیمساڵ ئیمساڵیش هەر وایە موچە تازە هەر وای پیاتە مانگ بووە بە چل ئەوە نەماوەکو جاریجان بڵێ مانگە سی ڕۆژێ سا چل ڕۆژە موچە لە کاتی خۆیان نایە حکوومەتیش کەم تەرخەمە لەو ڕۆی گوێ لێ نییە ئێستا لە تازەترین بڕیاردا حکوومەتی ئێران یان حکوومەتی تاران بڕیاری داوە خاست بۆ عێراق بنێرێک لە کاتێک خۆی خاوەنی شەڕەکەیە کەچی ئێمە پریشکی شەڕەکەشمان کەم تا زۆر بەر نەکەوتووە ئەلحەمدوللا تا ئیسان نەکەوتی ناو شەڕەکەەوە کەچی حکوومەتی ئێران دەوڵەتێکە تای ساتی ئەو هەموو شەڕ و ئاور و باروتە بەسەر موچەی میلەتەکەشی دوان نەکەوتە نەک کارەباکەشی بەردەوام و خازەکەش و ئاو وڵاتی زلهێزی هەموو جیهان لێش ئەدا و قات و قڕیەکە لە پاڵەوەشە میلەتەکە هێشتر لە پێی خۆی هەر باش. بابەتەکەمان باس لەوەیە کە نیشتیمانەکەمان دەوڵەمەنە بە زۆر سامان هەم ئاو هەم کارەبا هەم ژێرخانەکەمان هەمووی نەوتە و بابەتی دیکە بەڵام ئەبینین خەڵکەکەی بەدەست قەیرانە سەرەتاییەکان و ناڵێنی هەم مەسلەی غازە کارەبایە ئاوە موچەیە بەڕاستی جەنابەت پێت وایە کێ بەرپرسیارە نەمدۆخە والله مەقڕوانە کەس ینی ئەوەی کە بەرپرسیارە یامە وەکو دەربەنی خان هانای بۆ بۆین یەکێ شک نابین یعنی بەڕاستی لە کاتێکی بەرەجەژنانە کە عەرەپەیە سیدانە ڕۆژی ڕێک ئەو خەڵکە هاوە ڕۆژی یعنی قەنەعەتەکەی ئایسا حاڵی حاضر غاز لە ماڵی منانەوە چوون بۆ بازاری ڕەشیش بیستێنم لە خوارەوە
بتی وتیانە پێم ئەم نردیمیان وەلا ئەو نردیمیان وەلا ئەو یعنی سیخان پێ نەکردن کە بمدەنیە بە پارەیەکی گرانی ژیانە لەوانەیە بڕۆن یخباریمان بکەم بڵێ کاکە بتڵی خاص تقریبا بە 25,000 دایانە پێم چوون بۆ معمەلی غازەکە لە معمەلی غازەکە وتیانە کاکە هەفتەیەکی پیرڕۆژی پێنجشەمە بێرۆ یعنی خوا بەرداری نییە بەڕاستی ئەمە ژیان نییە ئەمە وەزە نییە و خەڵکەی هاتیە پیا نازانێ ڕوو لەکوێ بکە جارێ سەردەمی سەدام حوسێن ئەمە بەحرێک و لێرا کارەبای ڕاکێشاو بۆ کۆیت و سعودیە ئیسا کەمپی خوار کارەبای هەیە دەربەنی خان نییە کاکە ماڵی وا هەیە قەسەم بەخوا بڵێ هەنێ کەسەیە مەعاشی هەیە و هەرچۆنی هەیە پارەی کە کارەبا و ئاو ئەمانە ئەدا زۆربەی زۆری ئەم شارە کوتەی زۆری بێمەعاشە یعنی توانای کرێمۆلیدەکەیشی نییە ئەو خەڵکە نییە بە زۆری داماو بووە بەس کاکە خەڵک دەری نابڕێگشتی لە ناخە پیشی خۆێتەوە ئەکولیە هەلیشی نییە ینی چی بکە ئیسە کاکە لە تەلەڤیزیۆنا من خۆم گوێم لێەوە ئەڵێ کاکە بتڵی غاز لە کەرکووکە 5,000 دینارە سەرەگرتنیی و چتیچی حکوومەتی عێراقی 8 ساڵی ڕێک نییە من خۆم مناڵم لەم دەربەنیخانە 8 ساڵی ڕێک هەر بوو قەسەم بەخواوە بایعەکەەوە ئالوە بایعمان وەرە تقریبن 18 بایعمان وەرەرد ئیسا لەیرا تقریبا 3-4 شتەدەن ئەوە نۆکو لەتکەنۆکو نیسکەکەی هەروە عمل نایە برنجەکەیشە برنجێکی کۆنی ئەکسپایر تێرن ئەیدەن ئەو خەڵکە سوێن بەخوای گەورە بێژێ ئەگەر من خۆم یەکیان خۆم کرێکاریەکەم معیشەتم ئەوەسە کرێکاریوە ئیسا پارەی حکوومەتی عێراقیان خواردووە پارەی حکوومەتی عێراقیان خواردە وەسەری قوربەسەر و دامایی ئەم کوردستانەوە ساقیەکەنەوە منی جاران بووە نمونە 6,000 مەدایسە چووە بایعەکە 12,000 ناری لە من ئەمە حکوومەتی هەرێم بە بەرپرسیارە والله ئەرە وەڵا ئەمان بەرپرسیان تامان پارەی حکوومەتی عێراقیان نەدا ڕێک لەسەری وەسەری میلەتەوە وەسەری قوربەسەر و هەژار و دامای ئەم وڵاتەوە ساقیان کردوەوە ئەبێ ئێمە باجەکەی بدەین حەل چییە؟ تێگەی ئەی کاکە بەیانی ئەمە وەز ئەمە ژیانە ئەمە وەڵی هیچ حەلێ نییە یعنی بەرپرسیە نییە کە ئێمە هانای بۆ بووین کەس بە کەس نییە هەتا دوکانەکانی نییە هەرێکێ بە سێری خۆی شتە پرۆشەیە یعنی ئەو خەڵکە داماو بوو. نییە ئەبێ هەموو شتێ پیاکە و ئەبێ نەوتمان ئەبێ غازمان ئەبێ مەعاشمان ئەبێ ڕێوبانمان ئەبێ هەمووشمان بۆ دابیر کە ئەگەر حکومەت حکومەتێن دابینی کردووە بەخوا کردی و نەی کردی و ئاوایتر نقصانیمان زۆرە نقصانەکان سەیری کراگەر ئەم ئایانە بۆ خاستکردن ئەم ئاینا وەرە کشتما تووشی سەرەتان بی خوانەکە ئیشەڵانی مەبەستەوەی دەربەنی خان ئاوی پاکیشی نییە بەخوا یەک لای نەخۆش یەک لای نەخۆش ئەرە بەخوا یەک لایوە بەخوا یەک لایوە لە سلێمانیە بەخوا ئەرە وەڵە بەخوا 150 زیاد تووشی سەرەتان بووە لە 150 گورچی لە پرۆسات سەرەتان دەربەنیخان بچۆ خۆزا کاتێ دەفتەرەکەتیە ئەو خەڵکات چێ سەری خەستەخانەکانەکە لە 150 تووشی سەرەتان و هەموو چ تێ بووە گورچی لەش ئەرە وەڵا گورچی لە باشە جەناب بتوەکو دانیشتوێکی دەربەندی خان پێت وایە ئەم شارە کە خاوەنی دوو بەنداوە معقولە کێشەی ئاوی هەبێت ئەی ئەم شارە خاوەنی نیە ئەگەر خاوەنی بێ هەوڵ بدا کوڕە وەڵا هەوڵی دەدە ناکرێ نایکە یعنی حکومەت لەسەرەوە دەستی لە وەساکە شۆردووە قایم قامەوە فرە ڕەنجێدا هین و نایکی و سەلامان وەڵا سڵامان ڕەنجێدا بەگیان و بەڕۆ هەوڵیدا نەیان کرد و ئاو لە شوێن بێڵی نەڕی و ئەوەی با خاسیکەن ئەوانیان و باشیاگرتە دەمونێشیاکە یعنی حکومەت کەم تەرخەمە و مەبەستی نییە قۆرارە وەڵا کەم تەرخەمە وەڵا حکومەت کەسی نوێرەکە برە خۆی بژی و باخەڵی خۆی بێ کەسی نوێرەکە ئەو قەیرانانە شەر با بەردەوام بێ ئەرە وەڵا با قەیرانە کوڕەجان بردین بڵاکە نەمان کووە بەخوا هەموو ڕێم خاستیان و چوارە بری هەر بەهۆی نەخۆشی درێژخایەنەکان خۆشینە و ئەم ئاوە پیسە ئەی خوا و تووشی سەرەتان بۆ کشتی و بڕۆ سەیری تەنگیەکان کە بەخوا ژەنگاوە بەخوا ئاوا سەیرەکە نانی پێ ناخر من خۆم تەرکیب خاڵی کرد هەر ژەنگێک ڕوت ئەو قڕە ئەرە بەخوا ئەیچی بکەین خوا باشیکە باشە حکومەت بۆچی ئاوا دەستی لە هەموو قزمەت گوزارێکان هەڵگرتووە نە موچۆدا نە کارەبادا نە غازەیان نە ئاوەیان بۆ وەڵای چ حکومەت خۆیەتی نایدا وش خۆیت بۆیە چێتە سەر خۆیتان وی چۆتە سەر تایتر سەرەکی تیشت کە بۆ خەڵکی دەربەنی خان و هاوڵاتیان گرنگ بێت چییە کە نییە پێویستەکە هەبێت
بەڵاوەیە کارە گوزاری بداتەوە خەڵکە و خزمەتی خەڵکە و نایکە 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 بدێتی سەرەکیترین داواکاری جەناب چییە لەوەی کە حکوومەت دەبێ بیکادابی دیکە وەڵا بۆ خزمەتی خەڵکە و تاقم واتە ئەم دۆخی کە دروست بۆ حکوومەتی هەرێم لێ بەرپرسیارە ئەی تەبعاً ئەو لێ بەرپرسیارە ئەو حکوومەت نییە ئەو کێشانی کە باسێکن لە ئەم مشتەمە ئەو کۆمەڵگەی خۆمانە چین ئەو گرفتە خزمەتگوزاریان چین کە لە کاتی گفتوگۆکردنا باسیەکەن وڵای ئەوەی جارێ ئێمە لەگەڵ ئەم برادرانەی خۆمانە کە باسیەکەین خەلە لە گەورەکە ئەوەی کە ئەیبینی نەبوونی معریفەیە باسی ئێمە ئەوەی ڕاستە بەڵام ئەگەر راپۆرتەکەی ئێوە لەسەر خزمەتگوزاریە حتمما ئێمە لەسەر خزمەتگوزاری شەر قسەکەین نەبوونی خزمەتگوزاری لە تەواوی کوردستانەوە بە تایبەت لە دەربەنیخانە کە شارێکیش فەرامۆشکراوە لە هەموو ڕوویەکەوە لەسەرەوەش قسەیەکەین جایتر پرسیاری ئێوە هەرچێمە لە خزمەت لێمەوە ئێستا ئەبینی حکوومەتی هەرێمی کوردستان کە ماوەکەشی بەسەر چوو کاربەڕێکەرە ئەبینی غاز نییە ئاو نییە کارە باوکو پێویست نییە موچەوکو پێویست نییە بەڕاستی ئەمە بەرپرسیارەکەی لە ئەستوکی وڵای جا نازان بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئایا ئەمە حکوومەتە حکوم ئاوا ئاکرێ جارێ خۆی ئەمە هەر کەوتو دەژێت پرسیارەوە ئەمە جارێ جگە لەوەی لێ ئێستا لەم کاتەیە بەسەر چووە ئەو کاتەشی کە کاتی خۆی بوو بەسەر نەچوو بوو هەر حکوم نەبوو هەر حکوومەت نەبوو چکە بەڕاستی حکوومەت ئەوەیە کە دامەزراوەیەکی نیشتیمانی هەبێ و خاوەنی پرۆژەی خۆی بێ چ لە ڕووی معریفیەوە چ لە ڕووی خزمەتگوزاریەوە چ لە ڕووی سەربازیەوە لە هەموو ئەم ڕوانەوە کاتێکە باسی حکوومەتێکن حکوومەت ئەبێ ئەمانەی فراهەم کردبێ بەڵام لە نەوەدووە کە ئێمە ئازاد بووین بە بڕای من هەتاوەکو ئێستا ئەم حکوومەتە بەدەست دوو حیزبەوەیە دوو حیزبی بنەماڵەییەوە و بڕیاردەری سەرەکی ئەوانن و بۆ نمونە ئێستا لە شارێکی وەکو دەربەنیخانی ئێمەیە کە سەرۆکی وەحدەی ئیداری شار قایم قامە کە ئەبێ دەسەڵاتێکی ڕای هەبێ بۆ جێبەجێکردنی خزمەتگوزاریەکانی خەڵکی ئەم شارە کەچی سەیرەکەی بێدەسەڵات کراوە لەلایەن ئەم حیزبانەوە بۆیە ئەمە حکوومەت نییە ئەمە دوو بنەماڵەیە هاتوون ئەم هەرێمە بەڕێوە ئەبەن و بۆچوونی من ئاوایە کەواتە پێت وایە ئێمە ئەم وەزعی بەسەرمان هاتووە بەهۆی ئەو بەناو حکوومەتەوەیە کە ئێستا حکومی هەرێمی کوردستان و ناوچەکە گومانی تێدانە چونکە ئەزانین چۆنە ئەمان هێشتا عقلێتی شاخیان لەسەرداماوە هێشتا وەکوتم لە پێشترا یعنی خەڵکێکی معریفینین و خەڵکێکن وەکو معریفینین ڕاوێژیش ناکەن بە خەڵکە معریفەکە وەلانی ڕۆشنبیری لە وڵاتەیە بەتەواوی فەرامۆش کراوە چونکە ئێمە خەڵکێکی زۆر ڕۆشنبیرمان هەیە لەسەر ئاستی تاک زیاتریش با بڵێن ئەگەر بێت و ئەم ڕۆژنبیرانە کۆ بکەینەوە ڕاوێژیان پێکەن و ببن بە ڕاوێژکار و بمانەوە حکوومەتێکی نیزامی جوان دروست بکەین ئەمانتوانی کە نمونەیەک یان مۆدلێکی جوان بێنینە ئاراوەکەوە لە چواردەورەوە لە وڵاتانی دەوروبەر ناوچەکەەوە تەماشا بکرێن بەڵام وەکو وتم چونکە ئەمان بە عقلێتی شاخەوە هاتوون و هەتا ئێستا شەر بۆ عقلێتە ئیشەکەن لایانی ڕۆشنبیریان فرامۆش کردووە کە لایانی ڕۆشنبیری فرامۆش کرد ئیتر ئۆتۆماتیکیان تۆ حکوومەتێکی تەکنۆکرات و بۆ دروست نابێت حکوومەتێکت بۆ دروست نابێت کە بتوانێت خزمەت بکات. بەرپرسیارە لەم دۆخی کە ئێمە غازمان نییە و کارە لەم حکوومەتە زیاتر کێ بەرپرسیارە عەرب حکوومەتێ بەرپرسیارە بۆ کارەبا بۆ ئاو بۆ ڕێگاوبان بۆ هەموو شێرم حکوومەتەیە. ئێستا دەربەنیخان کێشەی کارەبا هەیە لە کاتێکە وێزەی کارەوایی دەربەنیخان چەند سەمەتی لێمان باشە کاکە کارەبا ئەوەتان ئێستا چونکە هەر پێنج تۆربۆکە ئیشەکە چار ناکرێ کارەباکە داهاتێ 24 ساعەتە ئەگە تۆربەکان ئیش پێ نەکەن و خوان ئیش پێ نەکەن ئاوەکە نییە هینەکە نییە کارەباکە نییە کارەباکە لە 24 ساعتە جاری وایە 2 ساعت کارەباتە هاتێ ئەوی تری ناداتێ ئەیژلەیکەن بە کارەبای 24 ساعتی گرفتی خازەکە شانەر هەبووانە وەرە وەڵا گرفتی غازشما بۆی تا حالێن من ئەوە هەفتەیەکە بە دوا غاز ئاگەڕم غازم دەست ناکەوێ ئیسای ئەلێن باشە بێ کامەیە باشەکە تۆ غازەکەی خۆتە نەوتەکەی خۆتە ئەنجینەکەی خۆتە هەموو ڕۆژە قەیرانە بۆ دروستەکان ئێستا جناب وەسام عەرەبانە ئەم کەلوپەلانە فرۆشی کە بەکار هاتوون
خواستیان بۆ زۆر بۆ بەهۆی بێمەعاشیەکەەوە خەڵک زۆر ڕووی تێگا بەخوا نەوەڵە نەوەڵی ئەمەشی بۆ ناکردێ بەخواوەشی بۆ ئەوە کە لای تێکە باڵێ ئەڵێن بە 6,000 بەس باترەکەی بای 5,000 کەس لێم ناکردێ ئەڵێن هەرزانتر بە تەمای 4,000 بێ بەس تەمای 3,000 ئێمەش خۆشم 5,000 پیاوە یعنی بێموچەیەەکە تەواو تەسیری کردو چۆن تیاتری تێناکە کاکەوەتانێ وەزانێ ئەمڕۆ بەیانی و پێکا بۆ موچەکەەوە ئەوە 120 میلیارەکەمان نردوو ئەوە نەی نردوو ئەوە ڕۆژ و ئەوە هات و هەموو ڕۆژە گرفت و بۆ دروستەکە کێشە بۆ دروستەکە کاکە خۆیانن خۆیانەمان کێش بۆ خەڵک دروستەکە نەنای تێپش و خۆی ئیشەڵا لە ناویان بەرێ بە پشتیوانی خی گەورە شاءله لێیان لەداویانە با پەلە مەکەیت ئەو فرعون نەما بۆ زاڵمێ خۆی ئەمانە چی سەدام حسێن نەما ئەوەی میسر نەما ئەوەی سووریا نەما ئەیت ئەمان بۆ شوڕە ئەم کەلوپەلانە پشێویشیانی جەناب و دابینەکە وەلای ئەم کەلوپەلانی دامناوە داد بۆ ئەوەی دامناوە کە شتێ بفرۆشمەوە تا بەخوا نایفرۆشم بژێوی ژیانم کرێکیم هەموو شتێکم بژێوی ژیانم ئەمەیە هیچ کێشە ئیشێکم لە غەیری ئەمە نەبێ ئەی ۆدان لە نیوەڕۆی هێنامەوە بەخوا وەزانم پارچی دوو پارچەم فرۆشۆ بە 2030 ئەی کامە مایەکەیتی کامە خێرەکەی هەرەوەی کاکە گێشەکەمانەوەی ژیانمان نییە و حاڵمان نییە و بژێوی ژیانمان نییە و ئیسراحەتمان نییە و ئەو تا ماشەڵا خی گەورە خواست بۆ خی گەورەکە و بارانە بە ڕەحمەتیشی بۆ لە باران دوی کاکە تێگەیت ژیانە بابە ئەو ئێران لەگەڵ ئەمریکا شەڕەکات کارەبای 24 ساعتی کارەباکەی زۆر لێرە ئەم ئەی بڕێن بۆ ئەی بڕی کاکە کارەبات ئاوەکە بۆ ئەبڕی موچەکە بۆ ئەبری بۆ بیانوە گەڕی ئەمە ڕۆژێ بیان و پێگرێ بۆ کێشەی ئەم سەرۆسە ئەم ئەو وافیەکە با من عیلاقی ئەمریکا و ئێرانم چییە؟ لەبرۆ هیچ قسم بزانەوە ڕێگەی دەرمەنی خانزەرانە بڕۆ ڕۆژانە هەموو ڕۆژێک حادسەیە لێ دروستە بێت هەموو ڕۆژێک ڕۆژانی حادسە نەبێت چاڵ و چۆڵی کەمی ئاو لە دەربەنی خانە 4 ڕۆژارێک ئاوێتەوە لە دەربەنی خانە هەمووی هۆکارەکەی بۆ حکومەت دەگەڕێتەوە هیچ خزمەت گوزار لەم شارە ناکرێت لە دوو بەنداو لە دەربەنی خانە 4 ڕۆژاری ئاو ماموێتەوە کارەباگەی خۆمانە کارەبامانە مۆلدەمان زیاتر ئێمە وەکو خەڵکی دەربەنی خان جارێ ئاوی پیسی دەربەنی خان بەکشیایی خواردنەوە ناشێت هەموو هۆکارەکەی بۆ حکومەت دیارێمە گەڕێتەوە باشە ئەو وڵاتانی کە خۆیان شەڕیان خزمەت گوزارەکان یانێ گەچی لای ئێمە خزمەت گوزارەکان نەماوە والله ئەو پرسیارەوە ئەو عادی سەرۆکی حکوومەتە ئەو وڵات 4 وڵات شەڕێتی کارەبانی ئێمە هیچ نەبووە لێرە کارەباگە بۆ مۆلیدە کارەبای ڕیسی هەر نییە لە دەربەنی خانە کارەبای مۆلیدەکەشە بێ خۆمان پارەکەی بی بەخوا ئەم مانگە ئەمپێری 18,000 لێ وەرگرتی خۆمان پارەکە دەین کی ئەیدارە وەڵام ئێمە خۆمانە دێن وڵاتی سێمە جارێکی موچە دێت با خەڵکی لای خەڵکی ژوون بێ دەربەنیخان جارێ نەبووە بە 4 ساعتێکە بۆیە کرێ مۆلیدەکە ئاوا گرانە نەبووە بە 4 ساعت دەربەنیخان جارێ هەر بش بێ بە 4 ساعتی پارەکەی و نەزۆرە لە یاخوا نەبێ فەرقی هەرۆکو مۆلیدەکە وایە بگنە مۆلیدەکە باشتر لە ئەو و لە کەناڵەکان ئەیبینە لەست بۆ مانگێک 850,000 900,000 بۆ هاتێتەوە ئەی مۆلیدەکە باشترە 50 بۆ 55,000 مۆلیدەکە باشترە تا کار بە 4 ساعتێکە لای ئێمە حکومەت وازی لە خەڵکی ناوە بەسەوەی خەڵکە جارێ وازی لە حکومەت نێناوە وڵی خەڵک واز لە حکومەت نایێنێ ئەگینا حکومەت وازی لە هەموو شتێک ناوە ئەوە تەخا بت لە غاز لە سلێمانی ئەڵمە 25,000 دینارە ئێمە سەر و ژێرمە غاز و نەوتە ئێمە عقولە لە وڵاتەکە غاز دەست نەکەوێت هەموو هۆکارەکە بە حکومەت یاریمی کوردستان نەگەڕێتەوە موچەکەش لەو لاوە بۆس موچە سێمان جایەوە باسی مەکە ئەوە کارەبایەوە غازە ئەوە ئاوە و موچەیە زۆر گرفتی دیکە هەیە پێت وایە بەڕاستی ئەرکی حکومەت لە مەریدەدا چییە کێ کەپتەرخەمی سەرەکی لەم دۆخ وەڵی حکومەت خۆی بڕێ شتێوێ جێبەجێ بکە چین ئەو شتانی کە حکومەت دەبێت جێبەجێکا وەکو پێویستنی وەکو پێداویستی وەکو ئەم خەڵکە چی پێویستێکی هەیە ئەوێ جێبەجێ بکە یعنی بۆ نمونە خەڵک پێویستی چیە پێویستی بەنزینەیە پێویستی نەوتەیە پێویستی غازەیە ئەم شتانە ئەم شتێکی نۆرماڵن ئەم شتانە پێویستە هەر بوێ پێت حکومەت ئەرکی خۆی جێبەجێ نەکردووە وڵی حکومەت هەرەوەی لە دەستێکە کردێتی لەوە زیاتی پێ ناکرێت ناوەڵام ئەوەی کە گوێبیستی بوون قسە و وتەی دانیشتوانی قەزای دەربەندی خان بوو لەسەر کەپتەرخەمەکان و بوونی قەیرانەکان
کە حکوومەتی مابەستە هەرێمی کوردستان لە بەشێکیان دەستەوسانە و لە بەشێکی دیکەشیان خۆی کەمتەر خەمە کە ئەوان پێیان وابوو کاری سەرەکی حکوومەت دابینکردنی موچە و پێشکەشکردنی خزمەتگوزاری سەرەتاییەکانە لە ئەگەری جێبەجێ نەکردنی ئەم پرۆژانە بە دڵنیاییەوە خەتاباری یەکەم حکوومەتە و پێویست ناکات هیچ لایەن و جیهەتێک و کێشەیەکی ناوچەکە بکرێتە پاسە تا بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەستپێرم کە سپاردەزای ناکات.